دوای ئەو شەپۆڵە بەفربارین و بەستەڵەکەی هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچە شاخاویەکانی گرتەوە کە بۆ هۆی داخستنی چەندان ڕێگای سەرەکی لە دەواازەی سنووری حاجی ئۆمەرانیش ئاستەنجی زۆری هاتوچۆی بۆ گەشتیاران و ڕێبوارانی ئەو ڕێگایە دروست کرد بۆ ماوەی چەند ڕۆژێکیش تەواوی جم و جۆڵی بازرگانی و گەشتیاری لەو دەواازە سنووریە وەستا. کاکە زستانەکە سارد بوو و ڕێکژی ڕاستی بەفر gelekê hotê rexêdî endî endî min berê xwe kiriye sê rojê rêkname telefona hudûdî jî dikir ku bi zifrî nave gote hudûd nîne yani ez xwe daxwazê dikim hikûmeta herêmê gel rexêdî jî baxivît ku gel şer çina rexêdî wextê zifr nave rêkbesa bêta paqijkirin û xawên wî wextê têne verî jî da rêkê da nemîne mehtil û belê piştî hingî ka xêb û ka çi bû havêt bû ser befrî xira helû bû. دەواازەی سنووری حاجی ئۆمەران تاکە دەواازەی سنووری پارێزگای هەولێرە لەگەڵ کۆماری ئیسلامیێران ڕۆژانە ژمارەیەکی بەرچاو لە گەشتیاران لەو سنوورە هاتوچۆ دەکەن. شەپۆڵی بەفربارینی ئەم جارەش گەشتیارانێکی زۆری هەردوو لای لە چاوەڕوانی ئاسایی بوونەوەی ڕێگاکە هێشت بووەوە. ڕێیەکە زۆر ناخۆشە داوا لە حکوومەتی هەرێم دەکەن ئەگە ئەو ڕێیانە بکەنەوە تیمی زیاتر ڕەوانە بکەن بەڵکە ئەو خەڵکە لە خۆی بە ئیسراحات بێت هاتوچی بکە بینی ئێران و عێراقێ زۆریش باریوە لەو دەواازەی حاجی ئۆمەران ئەگەر تیمی زیاتر ڕەوان بکەن باشترە تاکو ڕێ ئاسانتر بکرێتەوە بۆ خەڵکی بۆ هاتوچێکردنێ. لێرە کە بەفرەشی چاک دەبارێ هەم لە دیوی ئێرانی هەم لە دیوی ئێرە چۆن سەر سنوورە و چۆستانە جاوا پێویستە کە هەم دیوی ئێران هەم دیوی هەرێمی کوردستان وابێ لەبەر هاتوچۆی جەماعات و خەڵک و کە بێرەدا دێن زیاتر لەبەر ڕێگا و کاوێن کرێتەوە بۆی گەشتیارەکە تاخیر نەبێ و هەروە سیارەکان حاسێ نەبنوت. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان و سەرما و بەفرباریندا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان تیمێکی تایبەتی بەفڕاماڵین بۆ ئەو سنوورە دابین دەکرێت بەڵام ئەمجارە زۆری ڕێژەی بەفربارین و بوونی ڕەشەبا و ڕێژەیەکی زۆری بەستەڵەک ئاستەنجی زۆری بۆ تیمەکانیش دروست کرد. هاوکات بەردەوامی قەیرانی دارایی هەرێمیش کاریگەری زۆری کردوتە سەر کەمی و جۆری ئامێرەکانی تیمەکانی بەفڕاماڵین لەو دەواازە سنووریە. دوای سێ ڕۆژ داخران دەواازەی سنووری حاجی ئۆمەران بەهۆی زۆری بەفربارین لە ئێستادا دەواازەکە کراوەتەوە. گەشتیارانی ئەو ڕێگایە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان تیمی زیاتری بەفراماڵین بۆ ئەو ناوچەیە دابین بکەن بۆ ئەوەی چەند ڕۆژێک لە چاوەڕوانی داخستنی ڕێگاکەدا نەبن. عوسمان کورسات نیوز دەواازەی سنووری حاجی ئۆمەران.